خۆی بەڕاستی ئێمە یەکەم بە پابندبوون بەگەشت ڕێنمایەکانی کە ڕێگە پێدراوە لە وانە پراکتیکان وانە تیۆریەکانە هەموو ڕێنمایەکانی تەندروستیمان جێبەجێگەر بوو هیچ بەشداریەکمان خوانەخواستە بەرکەوتی ئەوە نەبێ لە سای خۆش هەمووشیان بڵین تەندروستیان باش چون خۆ دەزانی وەرزشکاران زیاتر تەندروستیان بەهێزتر و بەرگی ئەوان ناگرن ئەو خاڵی یەکەمان خاڵی دوم بەڕاستی خۆ دەزانی ماوەی بۆی ئەم نەخۆشی پەتای کۆرۆناوە کە دابڕاوی نەخولەکان ئێمە لە دەستپێکە توانیمان لە ڕێی بەڕێوەبەرێتیەوە کە بڕێک پاری کەمیان بەڕاستی ڕمزیمان دابین کرد بۆ خولەکە بە بڕێکی نزیکی ملیۆنە دینار بوو کە توانیمان ئێمە 42 ڕاهێنەر کۆ بکەینەوە ئەم ڕاهێنەرانە زۆربیان دەستپێکی ڕاهێنەریانە هەندێکشیان بەردەوام هەندێکان بڕوانامی سیشیان هەندێکان بڕوانامی ترشیانەیە ئێمە خۆ دەزانی زانیاری تۆ پێ ڕۆژ بە ڕۆژتی تازەیەتە ئاراوە لەلایەنی زانستی و لەلایەنی تەندروستی و لەلایەنی خواردن و لایەنی زۆر لایەنی کە بڵین کە گشتگیری وڵا هیوادارم ئافرەتانی بتوانن بەژاریان بوارە بکەن و سوودی لێ ببینن بۆی بە هەمان هاوشێوەی پیاوەکان بتوانین ئێمەش وەرزش بەروپێشەوە بین لە شاری سلێمانیە وەڵام من هەر حەزم کرد شەهادەکە هەبێ و خۆم حەزم لەم بوارە هەیە کە سێری یاریکی زانیاری زیاترە بێ لەسەر شتەکان و زانیاری زیاتر کۆکەیتەوەی بتوانی پەرە بە بوارەکە بێ زۆر سپاس بۆ بەراتی وەرزش سلێمانی بۆ بەڕێز کاخسر و گورن کە وانەبێژی ئاسیاوی بوو بەڕاستی ئەم جۆرە خولانە لەم کات و ساتانەدا بۆ ڕاهێنەرانی گەنج بوو بۆ ڕاهێنەرە فێرگەکان و بۆ ڕاهێنەری میلەکان زۆر پێویستە چۆن بەڕاستی ئەم زانستانە ڕووی ئەکادمی و ڕاهێنەر فێری دەکات چۆن سیفاتی ڕاهێنەر و چۆن وەستان لە یاریگا و لە ڕووی مەهارە و تەکنیک و ئەوانەوە ئەم جۆرە زانستانە زۆر بەسوودە بەڵام لەوە سووتر و گرنگتر ئەوەیە کە ئەم ڕاهێنەرە بەڕێزانە کە بەشداربووانە کە لە فێرگەکان و لە تیڤمیلەکان و لە یانەکانە ئەم جۆرە زانستانە جێبەجێکەن بتوانێت کە یارزانێکی بەسوود و بە شێوەیەکی ئاکادمیانە پێیان بگەێنین.